کاتژمێری شۆڕژگەڕێک دەبێتە چیرۆکی پێشمەرگەیەکی مادوونەناس لە مێژووی خەباتی کوردایەتیدا. ئەمە گوندی باراوە لانکەی پێشمەرگایەتی و شۆڕشە یەک لە دوایەکەکان بووە. شێ مەحموود باراوی یەکێ بووە لەو پێشمەرگانەی کە لەم گوندەوە چاوی بەرنی ئاڵێنا و هەمیشە ناخوتینی کورد و کوردستان و پێشمەرگایەتی لە ناخیا چەکەرەی کردووە. ئەم پیاوە بە ورە و بە قەناعەتێکەوە خەباتی کردووە کە هەمیشە بە جانێکی لەخۆ بردووە بەرگری کردووە لە مەبادیەکانی شۆڕش، بەرگری کردووە لە کوردایەتی. ئەبێ هەموو ئەوە بزانین کە ئەم دەستکەوت و بەرهەمانی کە ئەمڕۆ ئێمە پێی گەشتین، سوپاس بۆخوا، ئەمە لە خۆوە نەهاتەمە بە ماندووبوونی تێکۆشەران بە خوێنی شەهیدە قارەمانەکان بە ڕەنجی ئەم میللەتە هاتوۆتە دەست. لە ناویانە دەیان و سەدان و هەزاران تێکۆشەری وەکو جەنابی کاک شێخ مەحموود هەیە، شێخ ئەحمەد یەکێک بۆ لەو کەسایەتیانەی کە زۆر بە شێخی نەمرۆ نزیک بووە. شێخ مەحموود ئەوەی کە ئێمە زانیاریمان هەبێ زۆر زۆر پشتی بە شێخانی باراو بەستووە و زۆر متمانەیەکی زۆری پێیان بووە، چونکە لە سەرەتای شۆڕشەوە دەورێکی کاریگەریان بینی لەو شۆڕشەیە و جێگەی بڕوای شێخ مەحموود بوون. ڕۆڵیان هەبوو لە شەڕی داستانی دەربەنی بازیانی بەردە قارەمانە، شەهیدیان هەیە. 20 کەسێک ئەبووین، کەمتر زیاتر زۆر چاک لە یادم نییە. جیان کردینەوە لەگەڵ کاک شێخ مەحموود کە بچین چالاکیەک لە قوتەی مەحموودخانی پێڵێن لەوێ بکەین. دیارە ئەو کاتە گۆژێکی رابوو. کەوتینە ڕێ هاوەنێکیشیان هێنا، ئەگەر هەڵە نەبوون پێم وایە چواردنیان پێوت لە ئێسترێ بار کرا و لەو کاتێک کە بتوانی نەبیندەی دوو لەگەڵ یەکێکا کە شارەزای ڕێگەکە بوو، ئێمەیان بەر لەگەڵ تاریکبوون و ئەمانە هاوانەکە لە یەکێک لە دۆڵەکانە دانرا بپی ئەوەی کە کابرای شارەزای ئەزانی. ڕاستەکەیەوە توانای من نەبوو، یاخۆ من لەو بابەتەم نەئەزانی. ئێمە سەرکەوتین، گەیشتینە سەرەوە بەرەو تاریک بوون ئەچوویان. تاریک بوو کاتێکە نزیک بووینەوە لە شێوەیەکی کەوانەیە کاک شێخ مەحموود دای مەزرانین. من لە یادمەوە ئێستا من و بەهەشتی حەمەسە شەقامی پێکەوە بووین. ئێمە ئەو پەلی لەگەڵ کاک شێخ مەحموود بووین، لە قەیوان بووین، هەر لە دامێنی دووبرا لەوێ دەستە سەرکەوتین بۆ سەرەوە. هەر دەستێک یەک دوو شەو لێ ئەمە و ئاتەوە خوارەوە بۆ دامێنی دووبرا. ئەو ماوەی کە لەوێ بووین دیارە ئێمە سێ چوارێکیان نەبێت کە هاوتەمەنی کاک شێخ مەحموود بوون، ئەوانی تر هەموو زۆرینە لە 20ەکانی تەمەنا بوون. ئێمە دوانسیانێکمان لە 18 تازە پێمان نابووە. من خۆمەیشێک بووم لەوانە، بەڕێگە بڵێم مناڵترینیان بووم. بەڵام ئەوەی من کاک شێخم لە نزیکەوە بینی، کاک شێخ پیاوێکی بەهیمەت بوو، پیاوێک بوو بەخۆ بوو. ڕاستە تەمەنی ئەو کاتە من پێم وایە پەنجاکان ئەبوو، بەڵام بەو بەخۆیەوەشەوە پیاوێکی تۆکمە بوو، پیاوێک بوو کاتێکە جەولا پشتووە ئەبوو هەمیشە ئەگەر لە پێشەوە نەبوو بێ ئەوە نەمدیوەکە ئەو بەخۆ بوونە بوو بێتە هۆی ئەوەی کە هەست بکەی لە ڕێوڕۆتە وەک پێشمەرگەیەکی چوست نەجوڵێت. ساڵی 1974 شێخ مەحموود بوو بە سەلق لە هێزی ئەزمەر لای حەمەی سەیعەلی، لای حەمەی سەیعەلی حافز.
چەند وەختی لا هەمێ سالی حافظ و دوای لەوێ نەقلان کرد گواستیانەوە بۆ هێزی خەبات منی لە هێزی خەبات بوو 4 ساڵ بوو من لە هێزی خەبات بووم کە کتابەکەی نا بۆ هێزی خەبات کاکفتا زۆری پێخۆش بوو تاڵ پێرمەرگێکی کۆنمە و دوور خەباتێکی دوور دەژان بۆ بەیەکەوە زۆری پێخۆش بوو تەوە شێخ مەحموود هات کە شێخ مەحموود بهێنا کتابەکەیان نایە تەقدیمی کرد زۆری پێخۆش بوو تی شێخ مەحموود لای من سەلقی شێخ مەحموود پێخۆش بوو تەمە ڕەفیقی کۆن بوون و بۆچی بوو بە سەرلەقە هۆی ئازادی خەباتێکی دروستێکی بگو عرض دەکەم شێخ مەحموود نەک شێخ مەحموود ئەنسارەکانی وەکو شێخ مەحموود ناتوان لەم زەلامێکی من تعبیری بکات ناتوانێ ئەوان لە 63 بۆ 74 تەمەنێکە هەزاران داستان و شەڕیان کردووە بەڵام تێمە بە کوتێگەی جێڕینەوە وەکو عرضم کردەوە بێ لە کتێبێکی ئەلف لەیلە وەلەیلا بنووسرێ بەڵام ئەلاکولی کاکفتا لقێکی بۆ تەشکیل کرد وتی ئەدنێرمە دەوری سەی سایق و شارەزوو لەبەرە شوێنێکی حساسە شێخ مەحموود ئەناسی بە حکمیەوە کە زوو سەرپەر بۆ لای خۆی شێخ مەحموود ناردە سەی سایق و ئەو ناوە لقێکی بۆ تەشکیل کرد لە سێ پەل و پەلێکی مەقەری لەق لەیکیان عوسمانی عەلەوەرگە بوو کوڕێکی زۆر ئازا بوو هەر لەگەڵ خۆمانە لە مەفرەزە بوو لە هێزی خەبات کاک شێخ مەحموود ئەو خەباتەی ئەقی وایە حسابی بۆ بکرێت کاک شێخ مەحموود شوێنێک لە شوێنەکان بە ناویەوە بکرێ هەتا تەنانەت جادەیەک بە مەکتەبێک یان باخچەیەک یان شتێکی بۆ بکەن بەس ئەو قابلی هەموو شتێکە قابلی هەموو شتێکە چکم بە پێ ئەو خزمەتی خۆی و ئەو عەزیەت و ماندووە هەقی وایە هەموو شتێکی بۆ بکەین هەتا بڵێ ڕێک و پێک بوو خزمەتی پێشمەرگەیە کرد احترامی لە پێشمەرگە ئاگرت ڕێزی لە پێشمەرگە ئاگرت خۆی پیاوێکی چاک و ڕێک و پێک بوو کابراایکی دڵسۆز بوو شۆڕی گەر بوو کاک شێخ مەحموود تر ماوەیەکی زۆر هەر بەیەکەوە بووین لە گڵەزەردا دوای خۆی تەشکیلاتی کرد کوتی کاک عوسمان تۆ جیابی تۆ لە ئێمە ئەچیت بۆ شانێری محمود ئەحمەد حەمید ناسراو بە شێخ مەحموود باراوی ساڵی 1933 لە گوندی باراو لەدایک بووە ساڵی 1950 دەبێتە سەرباز لە سوپای عێراق تا ساڵی 1954 پاشان لە ساڵی 1955 دەبێتە پۆلیسی سوارە لە بنکەی پۆلیسی خەلەکان ساڵی 1961 لەگەڵ دەستپێکی شۆڕشی ئەیلولدا پەیوەندی دەکات بە شۆڕشەوە شێخ مەحموود باراوی هەموو قۆناغەکانی پێشمەرگایەتی بڕیوە دواپلەی سەرلەق بووە لە هێزی خەبات دوو جار بریندار کراوە و لە پاش نسکۆ ئاوارەی ئێران و خواروی عێراق کراوە شێخ مەحموود پێشمەرگەیەکی هەتا سەر ئێسخان دڵسۆزی ڕێبازی پارتی و بارزانیە لەو ڕێگەیشدا تەسحیە زۆری یاوە و هەموو جارێکش ئەڵێت بە زۆری نازانم ئەوەی کردومە واجب بوو ئەوە زیاترم کردایە شەڕی ئەزمر ئەوە سێ چوار ڕۆژی خایان شێخ مەحموود یەک لە حەزش نەهاتە خوارەوە جارجار مەفارزمانە کرد جارێکیان شەڕێک لە ڕەبایەکانی قوتەی مەحموود خاندرا هەتا تەقریبان برینداریش بوو هاوەنێک بەلایە کەوت ئیتر خۆ دەزانی حیاتی پێشمەرگایەتی بریتێ لە شەڕ و لە پێکدادان و لە مخاتەرە کاک شێخ مەحموود بە حیاتی خۆی لەو مخاتەرەیە نەپاراستەوە خۆی لێران نەداوە کەسێکی بێدەنگە بەڵام لە شەڕی ئەزمرا ئیتر خۆ دەزانی سێ بەتەریە قەسفێ کرد لە مەعسکەر سەلامەوە لە تانجەرۆوە لە مەعسکەرێکی تر هەبوو لە شێخ مەحموود هەندی خسفی ئەو قاتعەیە کرد کە قووەتەکە ئێمە لێبوون کاک شێخ مەحموود لە پێشەوە بوو قەتعەن بیری لەوە نەکردووە ئەسڵەن هەر جێەکەی چۆڵکاوەکو ئەرزیشم کردن هەتاکو شەڕیش تەواو بوو ئەو هێزە هەر لێ مایەوە لەوێ ئەبایە بەپێی هێز حکوومەتی عێراق هجوومی زۆر گەورەی کرد بۆ سەرەوە لێەوە بەرقەیە کات ئەڵێ بۆ ئەوەی تەخفیفی زەخت لەسەرەوە بێت محاولە بکرێ لە معسکرات و لە مقڕاتی جێشی عێراقی بدرێ کوێ اختیارکرا ئەو معسکری وێڵێرە و ئەو بۆ بەری قوتەی مەحموود خان مەشهوورە نازانم لا ئێوە معروفەیان نا ئەوەی کە سەرکردایەتی ئەو هێرشەی کرد بوو ئەوێ کاک شێخ مەحموود بوو شەڕێکی قارەمانە نەبوو هاوەن و ئابروجەکانی ئێمە ئەکەوتە ناو معسکەرەکەەوە ناو ڕەبیەکەەوە چونکە ئاگریان کردبووە دار بوو سەرما بوو ئەوانیش بە دوو طریقە قەسفیانە کرد هەم لە لای خۆیانەوە هەم بە هاوکاری دەبابەکان لە مەخفەری ئەزمڕەوە خۆ دەزانی لە بەردەستیایەتی کە لێ بۆ شەڕەکەوشەی درەنگ و گەڕانەوە بەحسی ئەویان بۆ من جێڕایەوە چونکە من خۆم شەخسی لەگەڵیان نەبووم هیچ خۆی بەحسی نەکرد دکتۆر هۆگر وتی
شێ مەحموود ڕەنگە برینار بێت تەماشات کرد چوومە لایەوە شتێکی ئەو تۆ نەبوو وتم بۆم ژێڕەوە وتی ئەوە لێ بۆ دەژێڕنەوە وتم ناخە حەزەکەم بزانم وتی وەڵا من و ئەو ڕەحمانی خوشکەدام هاوانێک کەوتە بینمانەوە هیچ مۆڵەتیشی نایەن تۆ دەهین پێ تەقیەوە بەس باش لە بەردەممان نبوو بەدی ئەو دیا بەس ئەوە تا لە خۆڵمی یاوە ئەوەی سەعاتەکەمە مش هەڵم نەمدۆزیەوە ئەمە بۆ ئەم میلەتەیەکەین ئیتر خۆ ئەم ڕۆژ بەرمان نەکەوێ بەیانی هەر بەرمانەکەوێ ئەوەی کە حەزی ناکا بکوژێ و نەمێنێ با پێشمەرگایەتی نەکە ئەوە بەچوون و ئازایەتی شێ مەحموود کاک شێ مەحموود ئەو کات سەردەستە بوو لای غەریبمایەوەیی پێشمەرگەیەکی ئازا و دڵسۆز و لەسەرخۆ هێمن پیاوێکی قارەمان پیاوێکی نەترس سەردەستە بوو شێ مەحموود یەکێک بوو لەو پێشمەرگانەی کە بە ئیشارەتی ئێمە مەردانە پیاوانە ئازایانە پارتیزانیانە هەمیشە چاوێکی لە ئێمە بوو چاوێکی لە دوژمن بوو هەمیشە چاوەڕۆی ئەوە کە بڵین هجووم بکە یا ئینسحاب بکە یا شەڕکە بەڕاستی کاک شێ مەحموود لەو شەڕا دەورێکی باڵای هەبوو شەڕێکی قارەمانە نەبوو تا سعات 1:30 نەمانێشت نە لە عەربەتەوە هێز بێت نە لە سلێمانیشەوە لەوە زیاتر هێز بێت شێ مەحموود پێشمەرگەیەکی پارتیزان بوو لە شۆڕشی ئەیلولی مەزنە دەورێکی باڵای هەبوو ئەو فترەی ساڵ و 2 ساڵە کە بەیەکەوە بووین بە سەرکەوتووی شێ مەحموود بینیوە تەمەنێکی دوور و درێژی لە خەبات و لە چەکداری و لە سیاسەت تا تەواو کردووە ویتر بەڕاستی پێویستی بەوە هەیە شێ مەحموود پاداش کرێ ڕێزی لێ بگیرێ چونکە شێ مەحموود پێشمەرگەیەک بوو لە پێناوی نیشتمانە ئاوای سەرشەلوشید بووە و کەوتووە لە ماڵەوە کاتێ پرسیارم لێ کرد وتم کاک شێخ ئایا پاش ئەوەی تەمەنت هەمووی تەرخان کردووە بۆ خەبات لە پێناوی خاکی پیرۆزی کوردستانە تا ئێستا هیچیان بۆ کردی و پاداش کراوی بۆ داسان و خەباتت لە وەڵاماوتی من خۆشحاڵم کە ئەمڕۆ کوردستان ئازاد و پارێزراوە و حکم و دەسەڵاتی خۆمان هەیە ئەوە گەورەترین پاداشتە بۆ من بۆیە سوپاسی خوددا دەکەم کە خوێنی شەهیدان بە پیرۆ نەچوە و توانیمانە ئەم ئازادیە بەدەست بێنین کە دەبینم نەوەکانم درێژە پێدەری ئەم ڕێگا پیرۆزن کە وەختێ من برینار بووم شەغنامەی دەرچ و برینار بووم لەبەر گولە نەمەتوانی هەڵسم بێمە دواوە ئێتە منیش کە پەکم کە و وتم شێ مەحموود ئەو بەردە دەو بەرمانەوە سێت فەنکشیتیایە تەقەی لێ بکەن با من ڕاکەم بێمەوە لای ئێوە وەڵا ڕام کرد ئێرە ئەو دەرگای مەدخەلە ڕۆیشتم وتر شێ مەحموود ئاوا پشتی کردەوە ئەو لە چالیا بوو من لە کردمێ کۆڵ و بردمی بە شوێنێ بوو قایم بوو گولە نەیەگرتەوە بردمی لەوێ داینام
دانیشتین لەوێ تاوەکی ڕێگا کرایەوە تەقە دامرکایەوە تێ ئەو شەوێ لەوێ بووین ماینەوە بۆ بەیانیا منیان ئاوا هێناوە من 4 پێشمەرگە لەگەڵما هات یەکێکیان لەو پێشمەرگانە کە سەردەسە بوو شێ مەحموود بوو کە هاتینەوە هەتا هاتینەوە لێرە لە هەڵەبجە ئەو وەختێ مفاوەزات بوو. باراویەکان بە عام پارتیەک بوون کە ڕێبازی بەرزانیان تا ئێستا شتێک ناوە هەر هەمیان کاک شێ مەحموود بە تایبەتی حتا ئێستەیش کە نەخۆشە لە ماڵەوە کەوتووە ئەو ڕێبازەی بەرناوە بە گەنجەکان نەسیحە دەکا بە خەڵک ئەڵێ باسی شۆڕشی ئەیلول و پیرۆزی و بەڕێزی بەرزانی ئەکا کە خاوەنی ئەو شۆڕشە مەزنەن کە ئێمە هەموو من خۆم کە بریندار و میسە بریندارێکی شۆڕشی ئەیلولم بە سەختی بریندار کراوم کە لە تاران شەفیقاغا نوێنەر بووە لەوێ بە ئەمری کاگدریز من تەداوی کراوم لە 26/6 79 لەو شەڕە سەختانەی لە تەپەکوڕەوانە بینە ئەوانیش هەمیان لەو شەڕانە لەو هجومانە بوون لەم شەڕانە ئەمە سەعاتەکەیەتی کە لە تۆپ لێ یاون و ئەم سەعاتەی ئەوە تەشکاوە. کاک شێ مەحموود قەت سڵی لە دوژمن نەکردوێتەوە بۆ هەر شوێنێکیان ناردبێ لە پێشی پێشەوەی بەرەکان شەڕی کردووە و ئیستاش بڕۆ دەمی بکەرەوە هەر هەمان وورەی بەرزەیە کە کوردستان ڕۆژ ڕۆژان هەرە بێت سەرکەوێ و هەرە بێت دوژمنی داگیرکرد بکشێتەوە لەم خاکە و لە ساڵی 1933 لەدایک بووە کاتێ شۆڕشی ئەیلول دەستی پێکردووە ئەو تەمەنی 27 ساڵ بووە لە بە پیشە پۆلیس بووە لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشە زۆربەی جگە لە کادێر و ئەندامانی هاوسۆزەکانی پارتی ئیتر ئەوانی کە پۆلیس بوون زیاتر بەشداریان لە شۆڕشەکە کردووە کاکە شێ مەحموود لەو کاتەوە بۆ پێشمەرگەی شۆڕشی ئەیلول پێشمەرگەیەکی چست و چالاک و ئازا و ناسرااو بووە و لە ژیانی پێشمەرگایەتیە هەر لەبەرەی شۆڕشی شاخ بووە دوو جار لە ژیانی خۆیان بریندار بووە وەکو پێشمەرگە بەڵام ئەوەی من کە لە نزیکەوە ناسی بێتم لە نوێبوونەوەی جەنگ بوو لە نێوان سەرکردایەتی شۆڕشی کورد و لە نێوان پارتی فاشستی ڕێگەزپەرست بەعد ساڵی 1974 چین بۆ سەرەوە بۆ بەرەکانی جەنگ ماوەی دوو مانگێک لێوێ بووین گەورەترین شەڕیان کرد ئەوی شەڕی گۆڕەس بوو بەناوبانگ بوو بەڵام دوایی بەتالۆنەکەمان گوازرایەوە بۆ شوێن و شوێنەمانە نزیکەی دوو مانگماینەوە بەتالۆنی 5 هات ئێمەیان گۆڕی ئەو کاتە بەتالۆنەکەی شەی جەزا یاریدەدەری فەرماندەی بەتالۆن کاک جەزای عەلی کاتب بوو ئەوهات کاک شێ مەحموود یەکێ بوو لە سەرلەخە ئازاکانی ئەو بەتالۆنە. ئەو کاتە کە شۆڕش دەستی پێکرد شێ مەحموود یەشە بوو لەو کەسانی کە پۆلیس بوو ئەویش لە مەخفەری لە مەخفەرەکان بەڵام کە ئەمریقا دەرسێ پێڵن شێ مەحموود ئەمریقا دەرسووە شێ مەحموودش ئیتر کە ئەڕوا بخەر دەرسێت لە مەخفەرەکەەوە ڕائەکانی بیگرن
خۆیاتە خوار و لە سەربانەوە قاچی عزیێ تێگا حاصل دەرەچێ ئەڕوامان لە ڕێگاری قسەکانی ناو شارەوانێ و کاتە هەروە ئاسان نەبوو تۆبی بە پێشمەرگە بە ئاسانی پێشمەرگایەتی وەرناگیرە مەبدەئیەن زۆر پارتی بوون زۆر خۆشەویست بوون کە بارزایی نەمریان ئەمە نەخۆشیستووە لە ڕۆحی خۆیان زیاتر خۆشیستووە لە ڕۆحی خۆیان ئێستا خەڵکی ئەو وڵاتانە ئەزان مەلانسا چێ بوو مەلانسا لەگەڵ ساڵیان مەلا مستەفا زیاتر شتەکانی دەرەکەی زیاتر شتەکانی ڕوو لەبێتەوە بۆ خەڵک کەم پیاوە چەنە کولایەتی کردووە چەنە سوور بوو لەسەر خاشی کورد و کوردستان کە بیگەنتە ئاوەت و ئامانجەکانی خۆی کەمە پێشمەرگەیتە ئاگان بە چالاشی شێخ مەحموود هەبوو کە لەگەڵ کاک شێخ ڕەزان و ئەوان لە مەنتیقەی شار باشێر بوون ئێمە لە مەنتیقەی دۆڵەڕود بووین و ئەو بشەوەیە ئاگامان لە کەسایەتی و خزمەتی هەبوو ئەمان زانی کە فڵان کەس بینار بۆ باراویە شێخ مەحموود سەردەقە دەوری چۆنە بینێ دەورێکی جوان و ڕێکوپێشی بینیوە دەوری ئەساسی خۆی بینیوە سەردەقێکی یعنی زیرەک و بەتوانها بووە لەگەڵ ئەوە خەتەی شەڕەکانی هەمووی بەقووەت بووە کە دانیشتۆ لەگەڵ کاک شێخ ڕەزا دانیشت خەتەی شەڕیان داناوە بەڕاستی سەرکەوتوو بوون. ئەم کەسایەتیە جوانە لە یەکەم ڕۆژی شۆڕشی کوردەوە لە یەکەم تەقەی شۆڕشی کوردەوە لەگەڵیا بووە تاوەکو ئەو کاتەی تەمەن وزەی پێنەیە کەوە بەردەوام بێت هەرچەنە ئێستاش بیرەوەریەکانی کە باسیەکە خۆی لە خۆیە تاجێکی جوانە بەسەرسەری هەموو ئینسانێکی تێکۆشەری ئەم کوردەوە بەداخەوە ئەوانەی کە لەگەڵ کاکە شێخ مەحموود بوون یان شەهید بوون یان ئەوەتانە کۆچی دواییان کردووە ئەم کەسە جوانە وەکو من ئاگام لێ بێ ئەو کاتە کە لە دەنگی کوردستانەوە نەبەردیەکانیانمان ئەخوێنەوە ئەم کەسە جوانانە بە تایبەتی هیچێکی وەکو کاک شێخ مەحموود کە با بڵین سنتەری یاخود ناوەندی باسەکەمانە ئەم کەسایەتیە چەندەها جار لە ناو پێڵووی مەرگا بووە بەڵام مەرگ خەوی لێکەوتووە نەیتوانیوە زەفەری پێبەرێ با بڵین چەندەها جار لە مردن نزیک بۆتەوە بەڵام مردن بێ ئاگا بووە لە میش و لە زۆرەها کەسی تێکۆشەری تریش ئەگەر هات و ئێمە بە چاوێکی با بڵین بەراوردەوە سەیری ژیانی کاکە شێخ مەحموود هەزارەهای وەک ئەو بکەین ئەگەر هی هەرنەوەیەکی تر بواە هەر هینەتەوە وڵاتێکی تر بواە سەدەها داستان و چیرۆک و فلیم و یەکێک لەوانەی کەوە کەسێکی جوان لە شۆڕشی کووردا لە سەرەتاوە لەگەڵیا بوو هەتاوەکو دوای ئەوەی کەوە هێزی تیا نەما و با بڵین وزەی پێشبەرگایەتی وردە وردە بەهۆی تەمەنەوە کەمی کرێکی لەوانە کاک شێخ مەحموود باراوی بوو. خوا کوردستان و پێشمەرگەمان بۆ بپارێزی بمان کەی بە ساحیبی ئاڵا و دەوڵەتی خۆمان. ئەمگۆ ئاگای لەو مناڵانە بێ ئەگو هەمیانەکەم بە قوربانی بستێ لە خاکی کوردستان شەڕ بوو تیان پێشمەرگە زۆر کوژراوە ئیتر منیش خەبەر منە ئەزانی هیچ شتێک نەمانەزانی کەس نەبوو بچێ هەواڵم بۆ بزانێ ئیتر لە دڵی خۆما کردم ئەو گوارانەم شک بر کردم بە خێر تم خۆیان ئەو مناڵانەم بێ ناز نەبن. باگراوندی جوانی شێخ مەحموود باراوی ئەو ڕۆحە بوو کە ئەو ڕۆحەشی کردبووە کەسێکی ئەفسانەیی هەموو ژیانی بۆ ڕێبازی پارتی و بارزانی تەرخان کردووە
هەتا تەمەنی گرمۆڵە بووە لە قاچ کەوت و لە ناو کەنفت و زەلیلدا چاوەکانی بەشنەی شۆرش و ڕێبازی بازانیەوە دەگێڕێت و هەمیشە دەڵێ مادەم ڕێبازی بازانی زیندووە هەزار ئەوەندە زەلیل بم لە پاشا باشتر ئەژیم. ڕێبازی بازانی هەمیشە وەک شرا گەشاوەیە لەبەر چاوی هێز و تینی دەداتێ و وا دەزانێت وەک جاران تفەنگەکەی بەدەستەوەیەتی و دەچێتەوە ناو سەنگەر. لەجیانی خۆ بە بەیانیانڵێ ئازار دووهەمە بە فرادۆم کە کردمان بۆ کورد سەر بەخۆ بێ ئاگەمەردم بە ئاڵی کوردستان ئەمە نێژن